بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئایا دادگا لە هەرێمی کوردستاندا دەستگایەکی سەربەخۆیە یان لەژێر دەسەڵاتی دەستگای جێبەجێکردندایە؟ ئایا یاساکانی هەرێمی کوردستان تەنها بەسەر هەژاران و چینەکانی خوارەوەی کۆمەلگایە جێبەجێ دەبن یان هەموو هاوڵاتیانی کوردستان یەکسان بەرامبەر بە یاسا؟ ئایا دەستگای دادوەری لە هەرێمی کوردستاندا ناوەندێکە بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی لە نێوان تاکەکانی کۆمەلگای کوردیە یان ناوەندێکە بۆ یەکلاییکردنەوەی ململانێ سیاسی و ئابوووریەکان؟ ئایا دەستگای دادوەری توانای بە دۆداچوونی هەیە لەسەر هەموو کەیسا هەستیار و گرنگەکانی کۆمەلگا یان تەنها ئاور لەو کەیسانە دەداتەوە کە گرنگ نین یان گرنگیەکی کەمتریان هەیە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری پارێزەران کاک کاروان کەمال و کاک ئاوات عومەر قادرمان کردو بخیارتانە. سپاس. کاک کاروان پێم خۆشە سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. لە کوردستانە وێنێک بۆ دادگای کێشرە لەلایەن زۆر ناوەندی ڕووناکبیری و سیاسیەوە کە دادگاکانی کوردستان خاوەنی سەروەریەکی تەواو و سەربەخۆیەکی تەواون و ئەم دەستگایانە ڕێگایەکن بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی لە هەموو بوارە جیاوازەکانە. حەزەکەم تێگەشتنی تۆ بۆ ڕادەی سەروەری و سەربەخۆی دادگاکانی هەرێمی کوردستان بزانم. بەڵێ سپاس. هەڵبەت بەڕاستی هەر کاتێککە قسە لەسەر واقعێکی معەنەکە نەبێت دوو لایەنی قسەکردن لەسەر ئەو واقعە یاخود لەسەر ئەو دۆسیە جیا بکەینەوە قسەکردنیێکیان قسەکردنی مەبدەئیانەیە وەک ئەوەی کە لە ڕووی با بڵێن بیر و باوەڕ و ڕاگەیاندن و پرۆپاگەندەی ئەو جیهەتە معەنەوە لەسەر واقعەکە و لایەکی تریشیان قسەکردنی واقعیانەیە. ئایا لە واقعە ئەوەی کە لەسەرەوە دەگوترێت ئەوەی کە لە دەرەوە دەگوترێت دەربارەی هەر با بڵێن دەستگایەکی معەن یا واقعێکی معەن ئایا لە واقعدا ڕەنگی داوەتەوە یاندا؟ هەڵبەتە هەمووان دەبیستین و دەبینین کە زۆر لەم بابەت و لەم قسانە نەک تەنها بەرامبەر بە دادگا بەڵکو لە سەراپای دام و دەستگا ئەمنی و نائەمنی و خەدەمی و با بڵێن قەزایی و تەنفیزی و تەشریعیەکانی هەرێمی کوردستانیشدا دەگوترێت. بەڵام لایانی گرنگی ئەم لێکدانەوەی ئەم قسەیە لێکدانەوەیەتی لە ڕووی واقعیە. بە فعلی لە واقعە شتێک ڕەنگی داوەتەوە کە لە هەرێمی کوردستان نەک بە نیسبەتی دادگاوە بە نیسبەتی سەرجەمی دەسەڵاتەکانی دیکەشەوە ناوی سەربەخۆیی بێ، ناوی بێلایەنی بێ، ناوی ئەوە بێ کە بەبێ جیاوازی لە بەرچاوگرتن لە نێوان بەرز و نزمە فەقیر و هەژارە دەوڵەمەند و با بڵێن پارەدار و بێپارەیە چوزانن دەسەڵات و بێدەسەڵاتدا بە یەکسانی با بڵێن سیر دەکرێن و بە یەکسانی مامەڵان لەگەڵدا دەکات. ئەمە بەڕاستیەکەی ڕەنگە قسەیەکی زۆر زۆری لەسەر ئەرزی واقع چۆنە قسەیەکی زۆر زۆری لەسەر کراوە ڕەنگە من شتێکی نوێن پێ نەبێ ئەوەندە نەبێ کە بیری بهێنمەوە. هەڵبەتە خەڵک لە واقعدا نەک خەڵک هەمووان بەوە لە واقعدا ئەم شتە بە چاو نابینین. دەبینین کە چۆن مەسەلەن مامەڵە لەگەڵ دادگادا دەکرێت وە لە زۆر جاردا ئەگەر دەستی ژوەر نەدرابێت بە ئاشکرا لە کارەکانی دادگادا بە شێوەیەک لە شێوەکان دادگا بەکاری هێنراوە بۆ ئەوە نیشانی هەموو لایەکی بدا کە ئەوە با بڵێن بڕیارەکانی دادگا 100% لە جێگەی خۆی دانیە و بڕیاری دادگا ناکاتە ئەوەی کە بیلفعل ئەوەی دەگوترێت لەلایەن دادوەرەوە یا لە خول لەلایەن دادگاوە لە واقعدا یەکسەر جێبەجێ دەکرێت. ئەویش بە حکمی کۆمەڵێک هاوکێشەی ئاڵۆزی. ئەتوانی نمونە بۆ بینیتەوە لەم سەروەری نەبوونەی دادگا لەم سەربەخۆ نەبوونەی دادگا بەڵگە نمونە چێ لەسەر؟ هەڵبەتە نمونە زۆرە بەڵام ئەکرێت زیندوترین نمونەیان باز بکەین. بە نمونە کاتێکە با بڵێن کۆمەڵێک دۆسیە و سکاڵا دەبرێتە بەردەستی دادوەر و دادوەر ئەگەر بە یەک چاوسێری هەموو دۆسیەکان بکە فەرمانی گرتن بۆ بکوژێک دەربکا کە سەر بە هێزێکی ئەمنیە یاخود سەر بە لایەنێکی سیاسی حکومڕانە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ فەرمانی گرتن لەگەڵ بۆ خۆپیشاندەرێک کە تەنها تاوانەکەی ئەوە بەبێ ئیزنی محافظ چۆتە سەرجادە داوای مافی ڕەوای خۆی کردووە ئەوە زۆر جار بەبێ فەرمانی دادوەرەکەش خێرا ئەو خۆپیشاندەران بۆ دەستگیر کردووە و حەسیرمەیانێکی چاکیشیان کردو ئەنجا بردوێنێتە بەردەم دادوەر. بەڵام دەبینی کەسی تاوانبار ئەوەی کە دادگا فەرمانی گرتنی بە مادەیەک بۆ دەرکردووە کە تزاکەی لە سێدادان دەبینی مەسەڵەن ئەم کەسە قوتار دەکرێت لە دەست دادگا و دەسەڵات خۆی لە خزمەتی ئەم جۆرە مامەڵە ئینتیقائیە وای کردووە کە لە واقعدا دادگا بەکارهێنرابێت بۆ ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێ. زۆر سپاس کاک ئاوات کە کەڕۆن باسی لەوە کرد کە لە کوردستانە لەسەر ئاستی پرۆپاگەندە و ئاست
دەستی گوتای ڕسمی باس دەسە بەخۆی دادگاکان نەکرێت بەڵام ئەوەی لەسەر واقع دەبینین دەستێوەدانی بەردەوامی حیزب و دامەزراوی تەنفیزیە لە کاروباری دادگاکان و ناتوانێت بڕیاری گرتن بۆ ژمارەی خەڵک دەربکەوە خەڵکێکەکە حکمی خراپی هەیە بڵێ خۆی ئێمە بۆی مەدخەلێکی ڕاست بچینە ناو بابەتەکەوە ئەمە ئەو قسەی کە هەیە کە بڵێ مەبدەئی سیادەی قانون ما بس چیە لە مەبدەئی سیادەی قانون مەبدەئی سیادەی قانون بە کورتترین وشە معنای ئەوەیە کە دەست ئەو حکومەی کە هەموو قاعدەیەکی قانونی پێکاتۆ لە واقعەیەک لەگەڵ حکومێک هەرچی قانون هەیە بە جینایی بە مەدەنی بە هەموو جۆرەکانیەوە یعنی ئەو حکومەی کە ئەدرێ بەسەر کەسێکە یا ئەخرێتە پاڵ کەسێک حکمی قانونە حکمی شخصەکان نییە مثلەن ئەگەر حاکمێک بڕیار بە حکمێک ئەو حکمی خۆی نییە معنی کاشفی حکومەکەیە ئەگەر سەرۆک بێ ئەگەر وەزیر بێ یعنی سوڵتەش مقەیەدە بە قانونەوە ئەمەش لە چیەوەیە لە قانونێکی با بڵێن ئیلاهیەوە کە خوای گەورە دایناوە یاخود ئەوانی کە پیانوە لە قانونی طبیعیەوەیەت یا کە ئەمەش بە عەقلی سەلیم درکی پێ ئەکرێت کەواتە ئەمەیە سیادەی قانون کەواتە قانون حاکمە بەسەر هەمومانەوە جا ئەو کەسانە لەسەرەوە بن سەرکردە بن ڕۆژنامە نووس بە هەر کەسێک بن لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتی بەڵام ئەمە لەسەر ئاستی توێر بەڵام لەسەر واقع جا لێرە ئەمە لەسەر ئاسی تیۆریەکەی بەم جۆرەی ئەمەیە لێرە باسی کە ئەمە باسی سیادی قانونەکەین بەم شێوەیە ئەجا لێرە باسی عدالەتەکەم کرد ڕێیەکیش هەیە پێچەوانی ئەم ڕێیە بۆیە باسی ئەوەکەم پێی وایە قانون بریتە لە ئیرادەی سوڵتان يعني قانون هیچ نییە إلا ئیرادەی سوڵتانی حاکم نەبێت طبعا کە ئەمە کاک ئەوەی من ئەمەوێت بپرسم تیۆری یاسایی و کارکردنەکانی یاسانێ بەپی تیۆر و بەپی نەزەریاتی قانونی قسم لەسەر جێبەجێکردنی دەسڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستانە تاچەند ئەم دەسڵاتە بەدیهێنەری دادپەروەری کۆمەڵایەتی بۆ تاچەند لەژێر دەسڵاتی دەستگای تەنفیزیە یا سەربەخۆیە یا سەروەری هەیە باشە جا ئێمە بۆی باسی ئەمە بکەین ئەمە بۆی باسی ئەومە خەلم کرد بۆی ئێمە هەوڵاتیان لەوە تێبگەن کە بەمەسمان چێ لە سیادی قانون طبعا لێرە کۆمەلگای ئێمە خۆ دەزانین لە ساڵی نوێیەوە کە ڕاپەڕین کراوە دوای ئەوە حکومەتی هەرێم دروست بوو دوای ئەوە شەڕێکی نەخوازراوی ناخۆ هاتەکایەوە حیزبی سیاسی لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی ناسروشتی لەدایک بووە یعنی تۆ گەر گەڕێتەوە بە کتێبەکەی مۆریس دیڤۆرژۆ بگەڕێتەوە بزانانی حیزبی سیاسی چۆن لەدایک بووە لە وڵاتانە سێرەکەی پەرلەمان هەبووە لەناو پەرلەمانە مەجموعەیە کوتلەی مەساڵحێکیان گرتو حیزبیان دروست کردووە بەڵام لا ئێمە حیزب کە دروست بووە هەموو ئەساتەکانی هەبووە پێشمەرگەی هەبووە ڕزگاری نیشتیمانی لەسەرشان بووە ئەجا قسەم لەسەرەوەی کاتێک کە ئەمانە هات ئەم هێزان نیشتیمانیانە هاتن و کوردستان ڕزگار کرا حکومەت هاتێکایەوە بێگومان ئێمە کۆمەلگای ئێمە لە حاڵەتێکی يعني ئەو دروستبوونی حیزب سیاسەکان لە حاڵتێکی ناتەبیعیە بوو لەبەرەوە سەرەتای دروستبوونی ئەو حکومەتەکە کرا ئەوە بوو قانونی پەرلەماندانرا و قانونی مەجلیسی وزەرا و کە بەداخەوە من ئێستاش لەگەڵ ئەومە بیایمە ساڵی 92 دەستورمان دابنایە دەستورمان دانەنە بەو شێوەیە مایەوە محکەمەش دانرا محکەمە لە کوردستانە تاوەکو پێش قانونی تازەکەی کە سوڵتەی قەزایی سەر بە وەزارەتی عەدل بوو طبعا لە دیموکرات لەو مەبدەئی کە ئێمە بڕامە پێێتی لە نظامی دیموکراتیە فەصلی سوڵتاتێ یعنی سوڵتەی تەشریعی لەگەڵ سوڵتەی قەزایی لەگەڵ باشە کاکاوات ئەم قسەنەی کە تۆوتت لە مۆدلی حکومڕانی حیزبی دروستبوونی حیزبی کورتی بۆ سیفەتی لە شۆڕشەوە هاتوتە ناو شار و لە شۆڕشەوە دەسڵات وەرەگرێ ئایا دوای تێپەڕبوونی نزیکی 20 ساڵ لە ئەزمموی حکومڕانی ئەمە پاساوە بۆ ئەوەی کە دەستگای دادوەری وەکو بەشێک لە دەستگاکانی حیزب تەماشا بکەن نەخێنە بە پێچەوانەوە ئەمە پاساونێ بەڵام ئێمە کە قسە لەسەر دەسەڵاتی قەزایی لە کوردستان بکەین ئەبێ بیبەستینەوە بە واقعی کۆمەلگای وەکو کاکاران باسی کرد واقعی کۆمەلگای کوردەواری خۆمان تۆ ئەوە واقعەکەیە دوای ئەوە تاوەکو باسم کرد پێشەوە یاسا تازەکە دەرچێ دادگاکان ڕەبت بوون وەزارەتی عەدلەوە بە جۆرێک لە جۆرەکان لەژێر دەسەڵاتی سوڵتەی تەنفیزیا بوون بەڵام دوای دەرچوونی ساڵی 2007 کە قانون تازەکە دەرچوو دەسەڵاتی دادوەری بە جۆرێک لە جۆرەکان جاکراوەتەوە ئێستا دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سەربەخۆیەوە یەکێکە لە سێ دەسەڵاتەکە دەسەڵاتی یاسادانان لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی لەگەڵ دەسەڵاتی قەزایی ئەجا لێرە ئەم دەسەڵاتە طبعا بە تەئکید ئەگەر ئێمە بڵین لە 100% سەربەخۆیە ئێمە ناتوانین ئەوە بڵین ئەگەر بڵین لە عالم ئەمە قسەیە مە بەسم ئەوەی ئەگەر بڵین لە عالەمان دەوڵەتێکەیە لە 100% یاساییە ناتوانین ئەو قسەیەش بکەین بە مطلقی چونکە ئێمە خەباتی مرۆڤایەتی بەردەوامە ئاڵوگۆڕێتە بۆ پێشێ بە قازانجی ئەوەی کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ دەوڵەتەکەمان بەرەو یاسایی بەرین ئێستاکە هەنگاونراوە گرنگترین هەنگاویش ئەوە بوو کە یاسایەک دەرچوو دادگاکانی جا کردەوە لە وەزارەتی عەدل و ئێستا دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی سەربەخۆیە تا ڕادێ زۆر سپاس کاکەوە تێگەشتم کاکەروان کاک ئەوەت باس لەوە کات کە بە حکمی ئەزمموی شۆڕشی کورد بە حکمی هاتنی
حیزبەکان لە شۆڕشەوە بۆ ناو ئازادی و بۆ ناو شار دەستگای دادوەری بە شێوێک لە شێوەکان سەر بە دەسڵاتی جێبەجێکردن بۆ لەژێر دەسڵاتی ئەوە بووە و هیچ دەوڵەتێکیش نییە بە شێوێژی تەواو کامەڵ بێ ئێمە بێ سەبرمان هەبێ و هەنگاو بە هەنگاو بڕین چۆن ئەو پاساوان ئەخنێتەوە. هەڵبەتە من بەڕاستیەکەی ئەمێ لەوێەوە دەست پێ بکەم کاتێک کە باز لە سەروەری یاساکەین دیوێکی گرنگی سەروەری یاسا سەروەری دادگایە بۆ مانایی کاتێک کە خەڵک هەستی کرد دادگا لەسەر کێشەیەک قسەی هەیە یاخود لەسەر کێشەیەک دۆسێ لە بەردەستیاتی خەڵک هەمی بوەستێت دەنە دادگا دەڵێت چی ئایا دادگا لە وڵاتی ئێمەدا ئەم متمانەی پیا کردووە ئایا کاتێک کە دادگا دەست ئەبا بۆ دۆسیەک هەموو هێزە سیاسیەکان و هەموو هاونیشتیمانیان دەوەستن بۆی بزان دادگا چی دەکات ئەمە پرسە گرنگەکەی کاکە ئایا تا ئێستا دادگا کارێکی کردووە کە بەڕاستیەکەی هاوڵاتی ئەو متمانەی لا دروست بێ کە دادگا بە فعلی ئەتوانێت حەق و باتڵ لە یەک جیاکاتەوە لە واقعیشدا بە دڵنیاییەوە نەخێر تا ئێستا ئێمە سەرکەوتو نەبووین لەمەیە و ئەم ڕووداوانەی ئەخیریش تەواو ئەوەی جارێکی کە ئیسپات کردەوە جارێکی کە ئەوەی هێناینەوە بەرچاو کە ئەوە نەخێر دادگای ئێمە لەو ئاستایان نییە بەڵکو دادگای ئێمە وەلە خۆی وەکو کوتلێک سیرکەین ئەگەر تا ڕادەیەک سربەخۆی خۆی پاراست بێ بەڵام بەم سربەخۆیەوە بەکار ئەهێنرێ کاکە بەکارهێنانەکەی لە چییە لەوەی کە بەکارهێنانەکەی لەوە نابن بەڕاستیەکەی ئۆتۆمەتە بخەڵم پاڵ دادگا بڵێم دادوەرێک حیزب دایانێ حیزب لای ئەبا حیزب پێڵ نەخێر بە پێچەوانەوە بەڵام بەکارهێنانەکەی بە شێوەیەکی ناڕاستەخۆ لەلایەن دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستاندا بەوەی ئەو دۆسیەی کە دەسەڵاتی سیاسی پێویستی پێیەتی دادگا بڕیارێکی بۆ دەرکا بۆ جێبەجێکردنی خێرا بڕیارەکەی دادگا بۆ جێبەجێیەکە دەسەڵاتی سیاسی بەڵام ئەو بڕیارەی دادگا کە دەسەڵاتی سیاسی هەست دەکات لە زەرەریەتی بە هیچ نوعێ جێبەجێ ناکە بە نمونەیەکی بەسیط هەتا ئێستا چەند بەرپرسمان بینیوە ئێمە دادگای کرابن لە کاتێکا دەسەڵات خۆی دان بەو ئیتیهامە ئەڵێ گەندەڵی هەیە ئەڵێ گەندەڵمانتیایە چەندن ئەوانەی کە دەسەر گەندەڵی تۆمەتبارکراوە چەند کەس لە دەسەڵات دوورخراوە لەسەر گەندەڵی چەند مستەشار و بەرپرسی بێسەر و شوێنکردنی خەڵک کەوانەی فەرمانی گرتنیان هەیە کاکە خۆ نەگەوەی دادگا کەشفی نەکردبن شتە حاڵەتمان هەیە ئێمە دادگا کەشفی کردووە ئەزانێ تۆمەتبارەکە کێ ناوی هێنراوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرئەکا بەڵام سیرەکەی لەو لاوە ڕێزی لێ ئەگیرێ پۆست و پلەیتری ئەدرێتێ خەڵات ئەکرێ یعنی ئەمە جۆرێکە لە نەک خۆت زیینەوە لە بڕیاری دادگا بەڵکو بێحورمەتیکردنە بە سەروەری بڕیاری دادگا کە لە کاتێکە بڕیاری دادگا لەگەڵ یاسا هیچ فەرقی نییە خۆی کەوتۆتە تەناقوزەوە بەڕاستی کاروان دووش دەڵێ لەلایە گەڵێت دادگاکان نەیانتوانی و لەلایەک ترە دادگاکان بڕیار دەرەکەن بەڵام جێبەجێ ناکرێت تاوان ئەمە دوشتی دوو مەسەلەی جیاوازە بەڕاستی حەزەکەم چنابێت ینی ئەوە بە ئاسانی ئەو دوو مەسەلەی جیاب بکەینەوە لە یەکتر دادگاکان من بەڕاستی خۆ نوێنەری دادگانیم یعنی تاوەکو بەڵام من ئەمە حقیقەتەکە چۆن ئاوایی بڵێ دادگاکان بیرفعل هەساون بە ئەرکی سەرشانی خۆیان ئەو نمونەی کە ئەو باسی کرد تۆمەتبارەکانی حەڤەی 4 حەڤەی 2 هەر هەمویان پەڕاوی لە کۆڵنیان بۆ کراوەتەوە دادگاکان حاکمەکان ئیشی دادگا بەس ئەوەیە ئەمر قەبزەکەی دەرکردووە لێکۆڵینەوە ڕۆتی خۆی وەرگرتو ئاسایی کەشفی هەموو شتەکان کراوە لەبەرەوە دادگا ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە ئێمە ناتوانین بڵێ وڵات دادگا هەڵنەساوە و دادگا ئەنجام مەسەلەن ئەم باسی ئەوەکە کە گوایە ئەم گیراوە ئەو نەگیراوە تەنها ڕاستی ئەبە ئیشی دەسەڵاتی جێبەجێکردنە یعنی ئیشی پۆلیسە ئیشی دەستگاکانی ترە کە بڕیارەکانی دادوەر جێبەجێکەن لێرە ئەمە ئیشکالەکە ئەگەر هەبێ لەم نقطەیە نەک لە دادگاکانە لەبەرەوە تۆ ئەگەر خۆشی جەنابی لەو کەیسانەوە بزانن پارێزەریان بۆ هەموو کەیسەکان ئەوراقیان بۆ کراوەتەوە و هەمووشیان وخۆش دەزانیت لای جەنابیش معلومە کە ئەکرێ بە غیابی خەڵک محکەمە بکرێ و ئێمە معنای ئەوە نییە کەسێک نەبێت هینی بۆ نەکرابێتەوە ئەگەر تۆ نمونەیەکم پێ بڵێ کەسێک جەریمەی کردو ئەوراقی بۆ نەکرابێتەوە ئەمە لێرە بیاسایی بێ ئەوەیە دادگا ڕۆڵی نەبوو بێ دادگا ڕۆڵی بینیوە من ئەمە یەکشت بخەمە بەرچاوی هەموو خەڵک بە پێی یاسا تۆ جەنابیشت پارێزەری و خەڵکێکی زۆریش پارێزەر و یاسا ناسە و دادوەرە و ئەم شتانە ئەزانێت کاتێک کە دادگا جەریمەیەک ڕوو ئەدا جەریمەی مەشهودە لە بەرچاوی هێزە ئەمنیەکان ئەوەی کە جەنابت ناوبر بە هێزی نیشتیمانی کە من باوەڕم بەوە نیە هێزی لە کوردستانە هەر هێزی نیشتیمانی بێت و هێزێکی ئەمنی سەربازی نیشتیمانی بێت چکە سەرجەمیان تابعی حیزب و حیزب دەسی هەوە لە دروستکردنیانە وای تۆ لەگەڵ ببەخشە ئەگەر من ڕوونکردنەوەی لەسەر ئەگەر من بیرۆکەی خۆم بگێنم کاتێک تاوانی بینرا لە بەرچاوی ئەم هێزانە ڕوئەدا لە سەرجەم ئەو تاوانەی کە دەرهەق بە خۆپیشاندەران کرا تەنها یەک پۆلیسی هەیە حکوومەتی هەرێم لە کەلار پەلاماری سیلاحی کەسێکایە کە بەجلی مەدەنی و ئێوە هاوڵاتی خۆپیشاندەر سەرجەمیان ئەبن بە پارێزەری ئەو ئینسان سەرجەمیان ئەبن لە کاتێکا کە دادگا ئەرکی سەرشانێتی لەم کاتەیە ڕاستە و خۆ دۆسی لێکۆڵنەوە بۆ ئەو بەرپرسە ئەمنیانە بکاتەوە کە کەسی دەبێت دادگا
چیە دادگا بێلایەنە دادگا قچی لە خۆی بمبەخشە ئەمە عیلاقی بە ئیدیای عامەوە نییە کاتێک کە کەسێک فەرمانێکی دەستگیرکردن جێبەجێ ناکە ئەمە عاسیبوونە لە بڕیاری دادگا ئەمە بێڕێزینوان نەبەرامبەر بە بڕیاری دادگا و دادگا یەکسەر دۆسی لە کۆڵنەوەی بۆ دەکاتەوە چەند کەس لە بەرپرسە ئەمنیەکان لە لیژنەی ئەمنی کە بەبەر چاویان و تاوانی بنراو ئەنجام درراوە لەم شارەدا کەسانی تۆمەتبار بە سیاری حکومی لە ناو سلێمانی و ڕێڕەوی پارێزراویان بۆ دابین کراوە دەدەست دادگا قوتار کراون کوان ئەوانە بۆ دادگا ناتوانێت پەراوێکی لێکۆڵنەوەیان بۆ بکاتەوە بۆ دادگا بە پێویست ناکە شەکوا تحریکرێت کاکە ئەمە چونکە دادگا تەرەفە بێ لەم کاتە دادگا بێ بە تەرەف دادگای ئێمە ئەزیز مەزای چەمکی سەربەخۆی لە چیا لێک داوەتەوە چەمکی سەربەخۆی لەو شەرمنیەی خۆیان لێک داوەتەوە زانێت کە شەرمنانە دانیشت و قسەی نەکرد و بە گوڵێک کاڵتری بە کەس نەوت ئەمە مای پاراستنی سەربەخۆی خۆیەتی نەخێر بە پێچەوانەوە دادگا بەشێکی گرنگ لە سەروەری دادگا جورئەتی دادگایە تا چەند دادگا جەریئە لەوەی کە قسەکەی ئەمە عمومیاتە یعنی تۆ باسی دادگا ئیشی ئەوەیە دادگا بێلایەنە متفقی لەسەرەوەی دادگا باش کە دادگا بێلایەنە ئەبێ بێلایەن کاکە بەڵام ئایا لەوە قسەکە لەسەر قەناعەتم وایە بێلایەنە نازانم قەناعەتی چۆنە دادگا بێلایەنە تۆ کاتێک کە مەسەلەن جەریمەیەکی مەشهود کراوە ئەبێ تحریکی شەکوا بک ئیدعای ئەم ڕۆڵی چێ لێرە کاکە ئەبێ ئیدعای ئەمیش ڕۆڵی هەبێ بێتە پێشەوە بڵێ کاکە مافی گشتی پێشێل کراوە فەرموو دادگا ئەو کاتە کە تحریکی شەکواکە کرا ئەنجا دادگا بڕیارە بەڵام دادگا خۆشی بێ بە مشتێکیش خۆشی حاکم بێ کاک کاروان ئەمە نابێ خۆ دەزانی لەلایەکی ترەوە ئەوەی کە تۆ باسیەکەی ئێمە لە کۆمەلگای کوردەواریە ئێمە لە کۆمەلگایەکە نین یعنی تاکەکانیمان وا پەروەردەکرد بێ هەموو کەس یاسای خۆش بێەوە یاسا بوو بێ بە بەشێک لە وەکو عشقمان هەبێ وەکو چۆن ئێستا ئەوروپایەکان کە تاکێکی ئەوروپی ببینی لە مناڵێکەوە لێرێک ئەماڵێن یاسای تەبیعی ئەچێ بە بەشێک وەکو عشق وەکو چۆن سۆفیەکان ئەڵێن شریعەت بۆیە شریعەت بریتیە لە مجموعەیە قەواعید و خیتاب الله گرتیە لە مجموعەیەک شتێک کە لە ذاتی ئینسانە دروستە بێتە عەقیدەت و خۆش دەوێتتر ئایا کۆمەلگای ئێمە تاکەکانمان وا پەروەردەکرد پرسیارێکی گرنگە لەسەر مەسەلەی داواکاری گشتی لە کوردستانە داواکاری گشتی لە کوردستان تا چەند توانیوێتی بەپێی ئەو پەرسەدانەی کە لە کوردستانە هەیە هاوکاری دادگاکان بکە هەماهەنگی کاری دادگا بێ بۆ بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵایەتی چونکە ئێمە نەک بەتەنها لەم دووسێ مانگەی ڕابردووە لە کوردستانیش لە ماوەی ڕابردووە کۆمەڵە خوڕقاتی زۆرمان بینی و ئایا بەڵام بۆ چوونی خۆ بۆ چوونی خۆ من طبعا داواکاری گشتی دەستگایەکە ئیشی ئەوەیە مافی گشتی پارێزی يعني إيش ولا هرشونك ما في قشتي بيشيل كرا جاء ما فداري بهر ما جورا ما في كما في قشتي بيشيل كرا أبي أو لبيشة مكسب شيء تحريك الشكوابك وبيت بيشة بون منا أجر هاولاتي يقل قسم نسأل أوني أبي بيك تاچن كلوتي أما بسعرك تاچن لقل أو جوران كراني كلا كردستان الريا وبو باراستني ما في قشتي بدن ترى زورنا من لقل أو يعني ترى ديك شكو بوتشي دعاء عام اگر بيت بيشوا زوج ده هیچ مانعك ياساين الرجل بيه يعني اتوانا دعوه لسه سورك حكمتك اتوانا دعوه لسه هر كسي كبير مثلا مسائل قندلي لسه هر مساله مانع ياساين كبير كاتب بونايكا ديار خللك الياساي ادعاء عام خليك لدز لو دز ادعاء عام كبيس صار سر بكري خو من لقل اوم يعني بلا من نام اتهام ادعاء عام كم بلا والله ادعاء عام الله صابك كان يستشاني خوي وبيب وايا ترى ديك الصواب والله من بيم سيرك بعضن كاك عواد باز لواقع خسكاري من عموميات يعني لشوية عموميات هي كاتكم بتحديد بيت علم هيزك هي تاوان متهمة بويكا قلغاني إنساني كخوبشان دلك وجد هيزك هي ريك دابين أكابو قواسنويت هلاتو لدس دابيا هي شخص فلان يكوري فلان أبي تحريك الشكوى لسر بكري أما ألف با جيم دال أو هموان أزانن توماري فيديوي لبردسي دادقا بباشي أزاني شيء نكراوتو بمسؤولي لقيتوار أوراق تحقيق نكراوتو بو أسوي شيخ طه أوراق تحقيق وشي نكراوتو باشا چه برپرسه لتسليم نكردني أمان أمانة چه برپرسه ببوله لاني كان مقصرين لو كتعمدا كان للتطبيق نكردني قال بو ام هذا اماده لساعات كادو صفخو بيشاندر بقري باش يزور يعني هل خلقك من ريبوال انا بيار وطن دزجيري اكاد بلام ام هذا اماده نيه يك لبرشاوي انسان كوجا بيقري تو بتشبي ورق بمالي هذه اجتماعي بتشبي بمالي هاوكاري داد بعد بفهم تو جاري ببوره بله طبعا دو بوچون هي ليره بوچوني كشي كتو بم شوي قساكي الله امانته مدبار واي او بوچوني كشي حتى من تمثيلي وبوچون ناكم بلا بوچوني كهي او كمن بيستوما على كاكا بتنها امانته مدبارني
ئەوانەی کە خەڵکیان هەنداوە لە دەستگا لە ڕۆژنامەکان لە تەلەڤیزیۆنەکان نازام لە سەرکردی حیزبەکان ئەوانەی کە هاندەر خۆ دەزانی تەحریز یەکێکە لە ئەرکانی مساهمی جینایی یا ڕوکن نییە تۆماری ڤیددیۆیی هەیە یەک بەرنەها شێرزاد و سورکیەوە کاکەڕۆن بارمەتی خۆت بارمەتی خۆت بارمەتی خۆت باکەوە قسەی خۆی تاوە پێی وایە کاکە کە تەحریز کراوە و ئەو تەحریزەش بەپێی قانون بەپێی مادە 142 لە قانونی عقوبات محرز باش کەسێکە بەبێ فاعل لە جەریمەیە وفاعل و شەریک يعني مساهم و فاعل یەک عقوبەیان هەیە و ئەوە پێی وایە کە ئەمانەشی کە بەشدارن لەم جەریمەیە ئەبێ لەگەڵ ئەمانەشە ئیجراءات بکرێەوە ئیجرا لەگەڵ ئەمانە نەکراوە هەرچەند من ئەمە طبعا ئەمە بۆچوونێکی وا هەیە خۆ لەوانەیە بزانی بۆچوونێکی وا تەرح کراوە حتا لە ئەگەر بزانی لە ئەوەی کە من باسێکم لە بەیانە پێش خاڵەکەی سەرۆکاتی هەرێمە باس کراوە ئەڵێ لێچێ لە خاڵەکان باسی ئەوەی کردووە لەبەرەوە ئەبێ کە تۆ باسی ئەوەکەی تۆ وەکو ئەبێ هەموو لایەنەکان باسکەی ئێمە ئەڵێ من خۆم لەگەڵ ئەوم هەموو تۆمەتبارەکان ئەوانەی کە تەقیان کردو ئەوانەی هەر جۆرێک لە جۆرەکان بەشداریان هەیە لەوە ڕادەسی دادگا بکرێن و کەس نییە لەگەڵ ئەوە باش من بە بەڵگەڵ بۆ دەسەلمێنم باشە کاکە ئەوانەی کە لەڵکی چوار فەرموو ئەوەی من زانیاریم هەبێ ئەمڕۆیە بەیان یا دوو ڕۆژی تر ئاسۆ شێختا چێتە بەردەمی دادگا ئەوەی کە متهمە بەحساب لە ئەوەی کە تۆ باس کرد و دوو شەهیدەی کە باست کرد ئەچێتە بەردەمی دادگا و غینەکەشی تەمیز کردوەوە وازم جەنابیشت بەحامی لەو قەزیە لا حەقشی بخۆ دەزانی زەماناتی متهمیش زەماناتی حەق و حقوقی هەیە لا حقینەکەی تەمیز کردوەوە على كل بەس خۆشی چێتە بەردەمی دادگا يعني دوو تۆ ئێستاکە خەڵک ئەوراقی هەیە بە غیابی محکەمە ئەکرێن خۆ دەزانین دوای هەدەف لە عقوبەدانی هەر ئینسانێک پێش هەموو شتێک ئیسلاحکردن و چاکردنێتی وانە باشە تۆ ئەمانە باشە ئەمانی کە تەقیان کردو ئەگەر لە پرسیاری سیاسی بن ئەگەر لە پرسیاری خۆ مەحرومە بن لە ژیانی سیاسی خۆ مەحرومە بن لە زۆر شت و ئەمانە ئەبێ بگیرن یعنی ممکن نیە بتوانن لەم کوردستانەیە بتوانن دابنیشن ئەگەر نەگیرن و ئێمەش لەگەڵەوەین کە بگیرن بەڵام ئەمە هێشتا بەهۆی ئەو بارودۆخی کە خۆ دەزانی ئێمە پیاتی پەڕەوین هەر شت هەیە جارێ با بڵین لەوانەیە تەجیل کرابێ یا بۆ کاتێکیشکە بەڵام ئەمانە ئێمە هەمومان لەگەڵ ئەوین کە ئەبێ بگیرن بالفعل لەبێ بگیرن بەڵام ئەوەی کە تا ئێستا هەنێکیان نەچوون ئەوانە ئەو بۆچوونەیە کە باسم کرد کە پێی وایە تەقسیر کراوە دیعای ئەم نەچوە ڕۆڵی نەبینیوە لەوەی کە ئەوانەی کە خەڵکیان هەنداوە کە باسم کرد ئەوانش بدرێن بەڵام کاکەڕان بۆ ئێوە هەمیشە چاوەڕوانیتان لە دادگا ئەوەیە کە تەنها لایەنێکی دیاریکراوە تاوانبارکار لە کاتێکە خەڵکی تریشەیە لە ناو خۆپیشاندەران گروپێک لە ناو خۆپیشاندەران ڕەنگە ئەمە دانپێدانانی بەشێک لە ڕابەران و لە خەڵکی بەرچاوی ناو خۆپیشاندەران بێت بە ئاراستێکی دیکە کاری خۆپیشاندانیان کردووە تونند و تیژیان بەکارهێنەوە بۆ ئەمە بەڕەوا نبینین دادگا لە هەمان کاتا بڕیاری لەسەر ئەمانش بدا بۆ ئەمە بناکەنە پێوەری پێ بێلاین دادگا هەڵبەتە من یەکشت هەیە زۆر گرنگە ئێمە لی تێبگەین کاکە قانون مەرج و شەڕت و وەختی نییە بۆ تەنفیزکردن تۆ ناکرێ بڵێ بڕیارێکی دادگا دەرچووە ئەتۆ جارێ با بۆستیم زانی وەزع بەلایە کاکە ئەنجام متهمەکان بێن بە محکەمە لە قانون ئاشتی وامان نییە قەراراتی محکەمە تۆ بەم شێوە با بڵێن ئارەزوومەندانێ مامەڵە لەگەڵ بڕیاری دادگایە بکەیت تۆ بڵێ زروفەکە لەبار نیە و ئەوەستی نەتاوەکو فڵان کەسی ژەگیرێ هەتا ئەوەی بەردێکی هاویشتووە ئەوانە مابێت ئەوە من هینی خۆم تەسلیم ناکەم کاکە ئەمە جۆرێکە لە مامەڵەی ئەمە جۆرێکە لە مامەڵەی خێڵەکیانی دەسەڵات لەگەڵ دادگا خۆیە لەمە بەس لە عقلەتی خێڵەکیە هەبووە سەردەمی وتوێتی من پیاکوژەکە لای منە تۆ تا ئەوەی خۆ نەکوژی نازانم من ئەوەی خۆم ناکوژم تۆ تا ئەوەی خۆ تەسلیمی فڵان کەسی کوێخان نازانم چێ نەکەی منیش تەسلیمی ناکەم بۆ ئەوەی سڵحیان ئەمە کاکە لە فەرهەنگی دەوڵەتی موئەسەساتیە لە فەرهەنگی دەوڵەتە کە هێزەکان تایە موئەسەسەکان تیان نیشتیمانی بن ئەم شتە وجودی نییە شتێک هەیە پێی ئەوتێ سەروەری یاسا نەک سەروەری ئارەزووی سیاسی ئەمە ئارەزووی سیاسی دەسەڵاتدارانە دانیشتووە بەو پەڕی فەخرەوە باز لەوە ئەکاڵێ ئەوەی کە پیاوی کوشتووە لەگەڵەوە کە بەردێکی هاویشتووە یەکسان نوێ من بە بەڵکاکە سەرجەمی بەڵگەکان ئەمە ئیسباتەکە کە سەرەتایی باز لە هاندەرانەکەی باز لە هاندەرانەکەی لە سەرەتای ڕووداوەکان پێم نەبڕیت کاکە پێم نەبڕیت من تەمسیلی ئەو ناکەم ئەو لایەنە سیاسەکان بۆی بزانانی ئەمە لە لایەکی تر من باسی ئەوم نەکردو ئەڵم بۆچوونێکی تۆڵی بەرد ناڵە بەردفرە ئەڵە ئەوانەی کە خەڵکیان هانداوە ئەوەی کە بەردی هاویشتە جیاقەکە تاوکەم ئەوەی بە بەڵگەوە لە بەردەستدایە ئەو سەرەتای دەستپێکردن تون تیژیەکان لە حەڤەی دووە کە لە بەربارانکردنی لقی چوارە دەستپێکە بەڵگە لە بەردەستە کە هیچ شتێک ڕوونەدا لە لقی چوارە بەردەگیرێتە خۆپیشاندەران سەری خۆپیشاندەرێگەش بەڵام خەڵکی توش بەڵگەی پێچەوانی هەیە خەڵکی بەڵگەی پێچەوانی ئەم بەڵگانە کاتێک یارمەتیم بە کاتێک ئەم بەڵگانە ئەخەتە بەردەست لیژنەی تحدید من ناتوانم لەوە بڵم چێ بەڵگەی تحقیق کراوە یان نەکراوە ئەوراقی تحقیقی یان نە با من
وێنەکان تاواکەم باشە، من پرسیارێکتر لە جەنابەتەکەم ببوورە. یەکێ جزئێکی گەورە یەکێ لە ئەداواتە گرنگەکانی بەردەستی دادگا بۆ تحقیقی عدالەت سوڵتەی تەنفیزیە. سوڵتەی تەنفیزی هەمومان نەزانین حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەسەرۆکی هەرێمەوە دەست پێکە هەتاکو پۆلیسێکی ئاسایی و فەرمانبەرێکی ئاسایی دەبێت سەرجەمیان لە خزمەتی جێبەجێکردنی بڕیاری دادگا و بڕیاری پەرلەمانە بن بەبێ مناقەشە بەبێ مەرج. باشە کاکەرۆن من دەمەوە پرسیارێک لە بگەم کاکەرۆن. ئێوە وەکو ژمارەیەک پارێزەر کە ڕخنەتان بەردەوام لەسەر بەخۆی و سەوەری دەدگاکان هەیە، بەڵام لە هەموو حاڵەتێکە لە هەموو حاڵت و هەموو گرفتێکە ئێوە ڕۆکەنەوە دەدگاکان بەنای بۆ بن داوای لەسەر قەی دەکەن پارێزەری بۆ بن ئیشی لەسەر دەکەن. ئایا ئەگەر ئەم پەنابردنەی ئێوە بۆ دادگا لە بنەڕەتە بریتینە لە باوەڕبوونێک بە دادگاکان کە ئەتوانێت کۆمەڵێک مابژێتەوە ئەگەر هیچ باوەڕێکتان بەسەر بەخۆی سەروەری دادگانیە چۆنە پەنای بۆ بن؟ من ویستم شتێک هەبوو گەیاندم لە هەوڵە بەس هەستەکەم فکرەکە بە باشی نەگەیشتووە. ئێمە بەردەوام کە داوا لە بەردەم دادگایە تۆمار ئەەکەین بۆ ئەوەیە کە دادگا ڕۆڵێکی قیادیانە ببینێت لە هەموو قۆناغێکی. بەڵام ئەگەر پێتان وانە ناتوان ئەم ڕۆڵە ببینێت بۆ داواکان تەقدیمی دادگاکە. دەسەڵاتی قەزایی لە زۆربەی وڵاتە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانان هەموو وڵاتە نەک زۆربەی هەموو وڵاتە پێشکەوتەکانی دنیا هەموو ئەو وڵاتانێک کە خاوەنی شارستانێتی گەورن لە دنیادا فەخر بە دەوری دادگاکانەوەکەن لە مێژووی خۆیانە کە چۆن ڕۆڵی هەبووە لە هەڵوەشانەوەی بڕیارە ستەمکارەکانی دەسەڵاتدا لە جێڕانەوەی حەق و عەدالەتە لە بەرپاکردنی دادپەروەریدا لە بەیەکسانی یەسەیرکردنی هاوڵاتیان و دەسەڵاتداراندا چینی حاکم و چینی مەحکوم ئەمە لە ناو ئێمەدا ڕەنگی نەداوەتەوە کە باز لەوە دەکەم کە باز لە ڕەنگەدانەوەی ئەەکەم هەڵبەتە مەسەلەکە مەسلەیەکی دقیقە مەبەستی من ئەوە نییە بڵێم وەزیری عەدل یا وەزیری پێشمەرگا ئەچێتە ناو مەحکەمە و دەستی دادوەرێک نایاڵێشتکە نەخر بە پێچەوانەوە دادوەر ئیشی خۆی ئەکا بەڵام ئەو وەسیلانەی کە لە بەردەستیەتی هیچ هاوکاری نین کە ئەمەتەناقزە ببوورە تۆ ئەڵێ دادگاکان ئیشی خۆیان ناکەن لە کاتێکشا خۆشت کە سکاڵا دەبێتە بەردەمی دادگاکان ئەمە جزئێکی کێشەکەی ئەزیزم تۆ یارمەتی من بە وێنەکە تەواو بکەم من نیوەی وێنەکەم دروست کە تۆ ناڵ نیوەکەی تەواو بکەم و بە منەوەی لە تەناقوزای ببوورە بەڵێ لە تەناقوزای چونکە دادگاکە ئیشی ئەوەیە هەر فەسی تۆ بڕات بە فەسی سوڵتات دیارە نییە یعنی تۆ دادوەر هەر لە کوردستانە نەخێر تۆ دادوەر هەر خۆی لە کوردستان خەبز دەرکا خۆی تەنفیزیکا خۆی بچێ لە کوردستانە یەک منطقی هێزە کاراکتەری سیاسی هەیە ئەویش دەداخان کردووە لەسەر لەبەری ژیانی سیاسی بەرەوەی وەڵامی پرسیارە بێتەوە ببوورە بەرەوەی وەڵامی پرسیارە بێتەوە ئەم ناوبڕەمان هەیە بێران پرۆگرامەکەمان بەردەوامەوە دوای ئەم ناوبڕە دێنەوەلاتەن.